با ئێمە سەرتا لەوە دەست پێ بکەین پێشەوەی بەسی یاریەکە و ڕێزەکە بکەین تاکو چەند گرنگە هەمیشە باوکان پشتیوانی مناڵەکانیان بن. لێرە پێشەکی سوپاسان دەکەم بۆ ئەم چاوپێکەوتنە. بێگومان ئێمە هەمیشە باسمان کردووە گرنگی دایک و باوک زۆر گرنگە پاڵپشتی مناڵەکانی بکە. لای ئێمە هەمیشە وتومانە ئەگە دایک و باوک پاڵپشتی مناڵەکانی نەکە بە ئامانجەکانی ناگەین لە هەموو بوارێکە، نەک لە بواری تایکواندۆ بڵین لە خوێندن لە هەچ بوارێکە تۆ ئەڵێ بێگومان ئەگە پاڵپشتی دایک و باوک نەبێت ئامانجەکەی ناپێکێت. ئێمە هیوادارین هەمیشە دایک و باوک پاڵپشتی مناڵەکانی بێ ئامانجەکانیان بە ئامانجی باش بەدەستکەن. کا گۆران هەموو کات میرات بابەتی مادی و سەرمایە نیە، تۆ میراتێکی زۆر گرنگە پێشکەشی مناڵەکانە کردووە. تا چەند تۆ لێرەوە شانازی بەخۆتەوەکەی و هاوکات بە کوڕەکانتەوە کە ئەبینی ئەو میراتی پێشکەشت کردوون بۆتە هۆی سەرکەوتن و شانازی پێوەکردنیان. بەڵێ سوپاس بەخوای گەورە. ئێمە هەمیشە ئەوە جێگەی شانازیە. ئێمە توانیمە کوڕەکانی خۆم و پێش کوڕەکانی خۆشم چەندین یاریزانی وگەنمە ڕیزی هەڵبژاردەی عێراق و ئەمەشە ئامانجی هەموو ڕاهێنەرێکە وەکو باوکیش بێگومان هەموو ڕاهێنەرێک یەک ئامانجێکی هەیە ئەگەر بگاتە ئاستێکی باش ئەگەر یاریزانەکەی بێ ئەگەر کوڕەکەی بێ ئەگەر هەچ کەسێک بێ ئەمەشە ئومێدی هەموو ڕاهێنەرێکە. بێگومان تۆ چەندێ ماندوو بوویت کە نەتیجەت هێنا هەموو ماندووەکانت ئیسراحەتەکەی لە پاش ئەو ماندووبوونە وازانی هیچت نەکردووە. بێگومان ئێمە لە لای ڕاهێنەران ئەوە شانازەیەکی گەورەیە. من کوڕەکانشم بەشداری پاڵەوانتی جیهانی کردووە، پاڵەوانتی ئاسیان کردووە. ئەوش هەمووی بە هەڵ و ماندووبوونی خۆمان سوپاس بە خوای گەورە. یەکەم خوای گەورە، دووەم ئێمە پاڵپشتی بووینە، ئەوش گرنگێکی تەواوە و بێگومان ئەگەر پاڵپشتێکی تەواومان بکرێن بە مادیش ئێمە توانین ئامانجی باش بەدەستبێنین. بەڵێ کاک گۆران باو پرسیارە بکەین تاکو چەندێک ئەو ماندووبوونەی کە لە ڕابردووە بە کوڕەکانت بینیت ئایا ئێساکە ئەو بەروبوومەت چنیوەتەوە یاخود ئەوەی کە چاوەڕوانتە کرد هاتوۆتە بەردەست یاخود تۆ هێشتا ئومێدی زیاتر لەسەر نەڵچنیوە؟ بەڵێ بێگومان کاکە ئێمە هەموو کەسێک ئومێدێکی هەیە لە ژیانە. ئومێدی ئێمەش وەکو ڕاهێنەر من وەکو گۆران بۆ کوڕەکانم و بۆ یاریزانەکانشم ئەوەی بگەنە پاڵەوانتی جیهان و ئامانجی پاڵەوانتی ئۆڵۆمپیات و ئاسیا و جیهان بێنن. ئەو ئامانجی ئێمەیە. ئامانجی ئێمە من بەسەوە نییە بەشدار بین. ئێمە ئەگەر بەشدار بینەوە کوڕەکەی من بەشداری کردو وازی لێ بێنەوە تۆ ئاخۆ حاویزت. بەس نا، ئێمە ئامانجی ئێمە ئەوەتانی ئامانجی پلەی یەکەم لەسەر ئاستی جیهان لەسەر ئۆڵۆمپیاد لەسەر ئێمە ساکە تەسفیاتی ئۆڵۆمپیاتیان هەیە مانگسێ. ئەگەر ئێمە ئامانجی ئەومانەتانی بچنە ئۆڵۆمپیات و ئامانجی بەدەست بێن یەکەم دووەم سێم ئێمە ئامانجمانەوەیە. بەڵێ باو پرسیارەش بکەین بەڕاستی لە گردە ڤیدۆیەکەیە کە بینیمان هەم بە ڕێزت پێشمەرگەی خزمەت بە خاک و بەنەتەوە بە نیشتیمانەکەی وە لەگەڵەوە هێشتا گرنگیت بە بواری وەرزشەکەدا و فەرامۆشت نەکردووە. خزمەتکردن بە خاک و بە نیشتیمان ئەرکێکی پیرۆزی مرۆڤایەتیە وە لەگەڵەوەشە ئایا ئەرکەکەتی قورس نەکردووە بۆ نمونە دوو ئەرکی زۆر جیاواز واتە لە کاتی داوامی ئاسایی خۆت ڕۆژانێکی زۆر لە کاتدا با دواتر ڕوویتەوە یەکسەڕۆیتە بۆ نەهۆڵەکان و تەردی باریزانەکانەکە ئێمە تۆزێک باری ژیانتی قورس نەکردو یاخود زۆر کاتی لێ نەبردووی؟ بەڵێ بە شانازی ئەمە سوپاسی مەسوولەکانم ئەەکەم لە مەسوولی وەجبەکەمەوە تا ئەگاتە زابطەکانم لێرە دەستخۆشییان لێکم لە کاک ڕەحمان و لە سەرەوە لە کاک ڕزگار و لە کاک ڕەمەزان و کاک خەتاب و ئەوانە بۆ من هەموو شتێکن لەبەرەوەی ئەگەر ئەوان نەبن و هاوکاری من نەکەن منیش بۆ ئامانجە ناگەم بە یەک دەستێت چەپڵە لێ نادرێ. ئەوانیش هاوکاری منن. بێگومان ئەرکێکی نیشتیمانی وەکو وەرزشکاران ئێمە جێگەی شانازیە بۆ ئێمە وەکو کوڕە کوردێک بتوانم دیفاع لە خاک و نیشتیمانەکەم بکەم
لە هەمان کاتیشار ڕاهێنەرێکی نێودەوڵەتی بم لەسەر ئاستی جیهانە منافەسەی بتوانم یاریزانم گەیاشتنەتە ئاستی جیهان ئەو شانازەیەکی گەورەیە بۆ ئێمە و بێگومان ئێمە ئەگەر پاڵپشتیمان بکرێت هەمیشە کەم تەرخەمی ناکەن هەم لە خاک و نیشتیمان هەم وەکو گەنجان بگەینە ئاستی جیهانیش ئەوە شانازەیەکی گەورەیە ئەگەر بتوانی بە شێوازێکی جوان بە هەردوو بابەتەکە پەروەردەی بکرێت. کا گۆران ئەزمموی کاری تایکواندۆت چەند ساڵە و چۆن بڕیارەدا ئەم هوەرە هەڵبژێریت؟ من لە 21/9/98 دەسم بە یاری تایکواندۆ کردووە لە عمرێکی گەورە بووم تقریبا 19 ساڵ بووم دەسم کردە هوەری تایکواندۆ سپاس بەخوای گەورە زۆر بە ماندووبوونی من کوڕ شەیدوان فالە ئەوکمان فالە بە نەبوونەی بە نەداری خۆمم پێگەیان سپاسی ڕاهێنەرەکەیش مەکەم سەرەتای ڕاهێنەرەکەم مستەفا عەرەب بوو و چەندین ڕاهێنەری دیکەشم هەیە ماشەڵڵا زۆرن لێرەوە سپاسی مامۆستا دیار و مامۆستا ئیبراهیم و مامۆستا نەجم و ماشەڵڵا زۆرن ناتوانم هەمویان باسکەم ڕەحمەتی مامۆستا حوسێن عەباس و کاپتن نۆژدی و کەسی زۆرن من لە پشتی سەرکەوتنەکانی منەوە بوونە بە گرنگترین کەسیان مامۆستا دیارە پاڵپشتم بووە و جێگەی شانازی ئێمە توانیمە دوو بوار تێکەڵکەم و هەم خزمەتی نیشتیمانەکەم هەم تایکواندۆ ماوەی 25 ساڵە من خەریکی هونەری تایکواندۆ سپاس بخوا ئەوە وا بۆ 26 ساڵ ئێمە بەردەوامین هەم وەکو یاریزانیشم کردووە وەکو ڕاهێنەریش توانیمە بگەمە ڕیزیال بژاردەی عێراق وەکو یاریزان وەکو ڕاهێنەریش لە ڕیزیال بژاردەی عێراق بەشداری پاڵەوانتی ئاسیام کردووە 2009 وەکو ڕاهێنەر. بەڵێ کا گۆران ئەوانی کە لەم شارەیە کاری وەرزشیان بەدەستە وەلایەنە پەیوەندیدارەکانی بەشی وەرزش لەم شارە تاکو چەندێک پشتیوانی ئێوە بوونەوە هاوکاریان کردوونەوە ئەو کەرەستانی کە ئێستا پێویستە ئەو کەرەستە تازانی کاتوتە بواری وەرشی تایکواندۆ تا چەندێک بۆ ئێوە دابین کراوە و ئێوە بەڕاستی وەرشەکەتان وەرشێکی سەردەمیانەیە وە کەرەسەکانیش کەرەسی تازە. من لێرەوە زۆر سپاسی بەشی وەرشی مەڵبەند دەکەم هەمیشە هاوکارمان بۆ کە مامە ڕەزایە لێرە دەستخۆشی لێکەم و لێرەوە دەستخۆشی لە بەڕێز کاکشاڵاو بەشی سکرتارێتی مام جەلال ئەویش هەمیشە هاوکارمان بووە کاکشاڵاو هەمیشە پاڵپشتێکی کاکشاڵاو محەممەد هەمیشە پاڵپشتمان بووە سپاسی سەرۆکیانەکەم مامۆستا عەدنان ئەویش هەمیشە پاڵپشتمان بووە سپاسی چەندین کەسی دیکەشەکەم کە ئەگەر لە گەنجێکە ینی وەرزشکاریش نییە هەمیشە هاوکارمی کردەوەکو کاکسەنگەر برادەری خۆم و خزم و دۆستی خۆم هەمیشە هاوکارم بووە کاک محەممەد ئامۆزامە ئەوانە وەکو وەرزشکاران هەمیشە پاڵپشتم بوونە ئێمە خزمەت وەرزشکاران بە مادی هین ناکرێت بەڕاستی لەبەرەوەی من کوڕەکانم خەریک کرێکارین و لە پاشەوەشەوە ڕۆنەوە بۆ و گەیشتنە ڕیزیال بژاردەی عێراق 2009 لە ڕیزیال بژاردەی عێراق عەبدولقادر داناش بە ساڵێکدا بڕا 5 ساڵ لە ڕیزیال بژاردەی عێراق سپاس بەخوای گەورە ئەو شەوڵمانەبوونی خۆمانە من خۆم لە کرێکاری و هێنام هەتا گەیشتمەتە ئەم ئاستە پێشمەرگایەتی و کرێکاری و وەرزش هەموون تێکەڵ کردو توانیمە ئەمانجێکی باش بەدەستبێنم سپاس بەخوای گەورە ئەوەشە هەمووی پاڵپشتی ئەو کەسانەیەکەوە لە پشتی منەوەن ئەگەر بە مادی بێن بە معنەویش بێت من سوپاسیانەکەم لێرەوە دەستخۆشیان لێکم. کەوابێ وەکو شارەزایەکی 25 ساڵە یاری تایکواندۆ ئایا 25 ساڵی یاری تایکواندۆ لە شاری کەرکووک یاری تایکواندۆ بەرەو چه ئاستێک گەشتووە ئایا بەرزی نزمی تا چەند تێکەوتووە لەو کاتۆی تۆ دەستە پێ کردو تا ئێستا بەرەو پێش کەوتووە؟ بەڵێ من سەرەتا بە ئینکاری ئەوەش نەکەم من خەڵکی شاری دووس خورماتوم بە شانازیەوە لە دووس خورماتیەوە دەستم پێ کرد لە تایکواندۆ چەندین یاریزانم هەیە ئێستاکە ڕاهێنەرن لە خورماتوە هێمن بارۆز و چەندین یاریزانی دیکەم هەیە من
2010 هاتمە کەرکووک سپاس بەخوای گەورە 2006 وەکو سەرەتا لە نادی شۆرجەوە دەستم پێ کرد وەکو ڕاهێنەر پاشان بوومە یاریزان و توانیم لەسەر ئاستی عێراق و بگەمە ڕیزە بژاردە عێراقیش 2009 11 و پێشتریش لە دووسڵماتووە بێگومان ئێمە تایکۆندۆ خزمەتێکی وای نییە بەڕاستی مادی پێویستە ئێمە هەندێک کێشە و مەشاکیلمان هەیە بەڕاستی ئێمە باواقع قسەکەین نمونە من ئێستاکە دێم ئیشێکی بۆ خۆمەکەم ئەو لەولاوە دژایەتی تەکاو ئێمە ئەمانەوەی خزمەتکەین بێگومان خزمەتیش بەدەستێ چەقلە لێ نادرێ ئەگەر بمانەوێت تایکۆندۆ پێشکەوێنی ئەبێت هەمومان هاوکار بین یانەکان قاعەکان بەداخەوە ئێمە چەند یانەیەکەیە بەس بەداخەوە هەندێک کەس لەوانەیە دەمی بکەیتەوە بڵێت من قاعەمە هەیە و نادیم هەیە بەس هەری یاریزانی کیلۆ شوێنێک هێناوە ئەمە من بە قاعیدانانم بەڕاستی سوپاس بەخوای گەورە ئێمە ئەو بینن وەلە ویستاکە ئێمە قاعەکەمان بۆ نیم امتحاناتەوە دامان خستووە ئەجینای سە لە ئیمڕۆ دەست پێکەین ئێمە تایکۆندۆ بۆ ئەوە ئەکەین یاریزان پێگەێنین نەک یاریزانی شارەکانی دیکە بێنین بکەین یاریزانی خۆمان سوپاس بەخوا بە بەرهەمی خۆمان توانیمان ئامانجی باش بەدەست بێنین بەڵێ کا گۆران بە پێ و گردە ڤیدۆی کە بینیمان تۆ ڕۆژانەی کە لە دەوامی ئاسایی خۆتی واتە داوامیشترتەیە کەویش پارێزگاریکردنە لە خاک چێ لە شوێنی تۆ لە هۆڵەکەیە کاری ڕانەلایەتی بە و یاریزاناناکە و جێگرەوەکەی تۆ چێوە تۆ چۆن ڕێنمایەکانیان دەیت کاتێک کە لێرەیت ئایا بە پەیوەندی تەلەفۆنی یاخود بۆ نەخشتی ڕۆژانت بۆیاندانەوە چۆن ئەو فەراغە ئەو بۆشایی کە لە نەبوونی خۆتا لەوەیە چۆن پڕەبێتەوە لە هۆڵەکە وەکو پێشیش پێم باس کردی من سوپاسی زۆر بەڕێز خاڵە کاکەمان دەکەم کاتی خۆی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی بوو هاوکاری کردم سوپاسی مامە ڕەزاکەم لە ڕێگەی ئەوە توانیمان هاوکاریمان بکەن ئەو ڕۆژانەی کە تەدریبم هەیە 2 سەعات 3 سەعاتێک 4 سەعاتێک هاوکاریم بکرێ و بتوانم بچم بەشداری ڕاهێنان بە یاریزانەکانم بکەم و سوپاسی برادرای پێشمەرگەکانم ئەەکەم کە هاوکار منەوانیش ئەگەر ئەوانیش نەبن منیش نابم و سوپاسی مەسوولی وەجبەکەم ئەەکەم کە کاک ڕەمەزان و کاک خەتابن کاک ڕەحمانن ئەوە مەسوولی سریەکەم بوو بێگومان ئەوان هاوکارم بوونە اینجا چوومە تەدریبەکەم و ڕاهێنانەکانم کردوێتەوە گەڕامەتەوە سەر واجبەکەی خۆم و توانیم واجبەکەی خۆشم بگرم دەستخۆش ئێمە هیوادارین هەمیشە لە لووتکەیە بتبینین و هەمیشە بەڕاستی خزمەتێکی باشت کردووە بە سنووری کەرکووک لە بواری تایکۆندۆیە نمونە زۆر بێت و کوڕەکانتیش لە داهاتوە ئەیان بینین زیاتر خزمەت بە خاک و بەنەتەوە بە نیشتیمانەکەن تا ئێستا قسووریان نەکرۆ زۆر باش چاوردیانە و لە داهاتوە لەگەڵ باوکیانە هەمیشە لە لووتکە و خزمەتی مێژووی مرۆڤایەتی و وەرشی بواری تایکۆندۆ لە کەرکووک و عێراقای بینین ئەگەر لە کۆتاییە شتێکت مابێ بابەتێ مابێ ئێمە بەڕاستی درکمان پێ نەکرد بێ کرمانج من پرسەرە داخڵکەمە با شتێک لە تۆ وەرگین وەڵامێک تۆ لە ماڵەوە باوک سەرمایە و چرا و هێز و پشت و پەنەی ماڵەکەیە باشە تۆ لە ماڵەکەیە باوکی دانا و عەبدولقادری لە هۆڵی ڕاهێنان ئایا بە هەمان شێوە باوکیت یاخود تەنها ڕاهێنەرێکی ڕاهێنەرێکم ئێمە هەمیشە ئەچینە قاعەکەەوە پێمان ناڵێن باوە دانا و عەبدولقادرم پێ وەڵێن مامۆستا گۆران لەوێ لە باوک و کوڕووی دەرەچین کە چوونە قاعەکەەوە وەکو ڕاهێنەرێک سێریەکەتریەکە ئەو شۆک و یاریزانێک بێگومان ئێمە ئەبێ بزانین فەرق و باوک و ڕاهێنەر چییە لەبەرەوەی ئەگەر ئێمە ئامانجی ئێمە ئەوە بێت کە پرسیارەکەن ئەوە کێڵێ ئەو مامۆستا گۆرانە پێم ناڵێنەوە باوکمە دوایەوەش دەرەچینە دەرەوەڵێ منەوە نمونەیەکت بۆ بێنمەوە برادێکی خۆم لێرە سواسێکم کاکە هێرش ئەویش هەمیشە هاوکارمان بووە لە بەریتانیایە ڕۆژێک کات میوانم هیر تروتی مامۆستا گۆران با بچینەوە بە قاعەکە چوین لە ماڵەوە لە خزمەتیا بووین و دوایەوە چوینەوە قاعەکە
کوڕەکەمات تەحەیەکی بۆ کردم تی مامۆسا فڵان شت بکەینتم بەڵێ دیارەمە کوڕەکەی خۆت نەبووتم بەڵێ یعنی پێی تاجوب بووتم بەڵێ آخر ئەمە یاسای ئێمەیە ئەوەشە یاسا و هینی ئێمە بۆ بابەتەوە ئێمەی نەکەین و فەرقی یاریزان و باوک لا ئێمە فەرقی نییە بەس ئێمە کوڕاهێنەرێک سەیرەکەین هەمومان تەلەبەی منەوان وەکو باوکن وەکو ڕاهێنەرێکی دەستخۆش هەمیشە و لێرە با آخر وتم بڵێم قوربانت بم من لێرەوە وردەگلەیەکەکەم لە شاشە جوانەکەی کەرکووکەوە نەتا ئیساکە کرێچین چەندین جارە داوام کردووە بگەمە لای بەڕێز کاک باوەڵ کاک قوبات بتوانم بیان بینم لە نزیکەوە ئەم جارێشە زۆر هەوڵمدا بگەمە ڕێزی لای بەڕێز کاک باوەڵ نەمتوانێ بگەمە قەدی داواکارێکم لە شاشە جوانەکەی کەرکووکەوە بتوانم بمگەنە لای بەڕێز کاک باوەڵ خزمەت زیاتر بە وەرچەکەم و بە پێشمەرگایەتەکەم بکەم لەبەرەوەی من هەتاکو ئیساکە خۆم و کوڕەکانم لە کەرێکێتی ئاژێم کوڕشەی دووەن فالم بەداخەوە ڕاهێنەرێکی نێودەوڵەتی بە کرێچێتی بژێ 25 ساڵە و باوکم لە 88 ئەنفالە تاکو ئیساکەم لە کرێچێتی ئاژێم لێرە و دەستی دایکم ماچەکەم هەمیشە بە دوعاکانی ئەو ئێمە ئامانجی باشمان پێکاوە دەستی ماچەکەم ماندوو بووە لەگەڵم ئەوە گرنگێکی تەواوە و دەستخۆشی لە خێزانەکانمەکەم خێزانەکەم ئەگەر ئەوانیش نەبن من هیچ نیم جا لێرە و داواکارێکم ئەم بگەیتە کاک باوەڵ کاک قوبات بتوانم چاوم پیان بکەن لەبەرەوە خزمەت زیاتر بکەم دەستخۆشی لە ئێوەشەکەم لە کەناڵە جوانەکەی کەرکووکەکەم توانیمان ئەوەی بە ئێمە بکرێت خزمەت بکەین دەستخۆش بە هیواین ئەوەین کە دەنگ و سەدای کاگۆران بکاتە لایەنی پەیوەندیدار وە پشتیوانی بکرێت بێگومانە قسەکانشە باسی لە دوعاکانی دایک کرد دایک هەمیشە جوانترین وشەی سەر لێوی بوونەوەرە و دایکەکان زۆر پیرۆزن